ئینسان ئەگەر خۆی چاک نەکا لەکوێ توانێ خەڵک چاک بکە؟ ئەصلح نەفسەک وەدعو غەیڕەک. تۆ خۆت چاکە ئەم جا بانگەوازی خەڵکیش بکە بۆ لای چاکەکاری. چاکردن بەوە ئەبێ ئینسان خوا بناسێ بە تەواوەتی ئەو خوایی کە خەڵقی کردووە، چونکە ئەگەر خوات نەناسی برا بە ڕێزەکانم ناتوانی خودی خۆتش بناسی. زۆر پێویستە ئینسان هەوڵ بدا کۆشش بکە کە خوا بناسێ، کە خوای ناسی ئەمجا خۆیشی ئەناسێ، ئەمجا منهەج و بەرنامەی ژیانیشی ئەزانێ. چونکە ئەو کاتە ئەگەر خوای ناسی ئەزانێ خوا بەرەڵای نەکردووە و بەرنامە و پرۆگرامیشی بۆ داناوە کە بریتیە لەو پەیامانەی کە خوای تەعالا ئەینێرێ لەگەڵ پێغەمبەرەکانە. جا ئەو مەسەلەیەکی زۆر گرنگە و ئەگەر خوای تەعالا یارمەتی داین لە کاتێلێکی ترە ئینشاءالله بە درێژی لەسەر ئەو بابەتە ئەچین. دووهەم بازنە لە بازنەکانی ئیحسان چاکەکردنە لەگەڵ دایک و باوکە، هەروەها لەگەڵ ئەولادی شاو، لەگەڵ ماڵ و مناڵی خۆتشا، خێزان و مناڵەکانت. چونکە خوای تەعالا ئەفەرمێ ئاباؤکم و ئەبناؤکم لا تدرون ئەیهم ئەقرب لەکم نەفعا. یعنی مەقسەد ئەوەیە کە لە یەک مستەوایە چۆن ئەبێ لەگەڵ دایک و باوکە چاکبی، ئاوا ئەبێ لەگەڵ مناڵەکانشتە چاکبی. بەڵام لەبەر ئەوەی باسی مناڵ کەم کراوە لە قورئانە و لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و باسی باوک و دایک زۆر کراوە، لەبەر ئەوەی هەموومان بەعادەت لەگەڵ مناڵی خۆمانە چاکە بین، مەگەر هەر کەسێ هەر تایمی تێکچوو بێ، نەفسیەت و دەرونی تێکچوو بێ لەگەڵ ماڵ و مناڵی خۆیان خراپ بێ. ئەگینا زۆرینەی خەڵک لەگەڵ مناڵ و کەس و لەگەڵ مناڵی خۆیان چاکە بێ، بەڵام لەگەڵ باوک و دایکە زۆر جار کە ئەوان ئەگەنە تەمەنێکی گەورە و پیر ئەبن و پێویستیان بە تۆوە لەولا شەوە ماڵ و مناڵت ڕاتەکێشن، یعنی زۆر زەحمەتە ئەو کاتە ئەگەر پیاوی ئەوێ لەگەڵ دایک و باوکیان چاک بێ.